کە ناوەڕۆکی ئەم عەرزە ئێمە کاتی خۆم عەرەباناتن داگیران کردو ئیسش ئەمانەوەی ئێمە دووبارە عەرزەکانی خۆمان بەدەست بێنینەوە بۆی ئەمانە زیاتر نێنەوە سەرمان قەزەی ئەم عەرەبانە ڕۆژێک و دوانوسیان نییە ئەمانەیە کۆتا بێت کارێکی وا بکرێت بنبڕ بکرێ ئەم کارە ناک ئەم برینە ساڕێژ نەکرێت ناکرێت بەم شێوە هەموو ڕۆژە هەڵبداتەوە ئەمە ناکرێت بەتەنها ئەمانەیە چارەسەرێکی بنەڕەتیمان بۆ بکەن ئەتر لە بەغداوە لە کەرکووکەوە هەوڵی بدەن بە هەموو حیزبەکان حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەر ئەمانی کەرکووک بێنە سەرخەت ئەم ئەندام پەرلەمانە خواڵ ناگرێت هەوڵیان داوە بەڵام دیارە بەتەنهایان پێ ناکرێت بەڵام سەرۆک کۆمار دووبارە بێتەوە سەرخەت وەزیری داد ئەم کارەمان بۆ بکە یەک جار بنبڕی بکە بۆی لە کۆڵمان بنەوە جارەتر ئەمە بێتە کۆتا کار ئەجینامە هەموو ڕۆژێک و دووبارە بین و بڕۆین ئەمە زۆرەکە ئێمە شەو هەڵسین بیانی چاوەڕێ عەرەبین بێن بچنە گیانان ئەوان بێن بەسەرم ناکرێت کاکە ڕۆژە جوان تا ئێستا شەڕ دروست نەبووە بەڵام ئەگەر شەڕ دروست بێت لەوانە کێشەیەکی دروست زیاتر گەورە بێت ئێمە حەزش ناکەین بگەینەوە کەوا کێشەی شەڕ و ئەوە حەزەکەن هەر بە هەوڵی خۆمان و پشتی خوای گەورە ئەم کارە دوورخینەوە ئەوانش با کارێوامان بۆ بکەن کاکەکان یەک جار بڕی بکەن داوان دێکەن هەرچی چۆنەکە بێت یەک جار دەسەڵاتەکان هەوڵێکی تەواو بدەن بۆی کە کارەکە کۆتا بێت ئەمە ناکرێت بەم شێوەیە کاکە ئەم ڕۆژێ بێت ئیتر ئەمە کۆتاییمە ئێمە داواکاریم هەر ئەمەنێ بە تاکید ئەوەی کە ئێستا لە گوندەکانە هەیە نابێ بۆ بمێنێتەوە بە شێوەی کاتی ئەمەی کە ئێستا هەیە چارەسەرەکان کاتیە وەکو بەنج وایە ئێمە داوامان کردووە هەم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە سەرۆک کۆمار لە سەرۆکی پەرلەمان و لە وەزارەتە پەیوەندیدارەکان ئەبێ ئەم کەیسە یەکلایی بکرێتەوە ئەگەر یەکلایی نەکرێتەوە مەترسی زۆر گەورەی لەسەرە ئێمە لەم ڕۆژانەیە ئەبینن لەو سنوورانە لە هەم لە سنووری دبس و سەرگەڕان لە سنووری داقوق لە سنووری لەیلان ینی گەیشتوێتە ئەوەی پێکدادان ڕووداوە کارەساتی گەورە دروستە بێ و ئەو کاتە حکوومەتی عراقی بەرپرسە بێ بۆیە ئێمە بەیانێکمان دەرکرد وەکو یەکێتیی نیشتیمانی کوردستان وەکو نوابی کەرکووک دوو بەیانمان دەرکردووە کە ئەوان بەرپرسن لەوەی هەر شتێ ڕوودا لەم سنوورانە ئێستا ئەو لیزنانە کارەکەن وە کاری لیزنەکان دڵخۆشکەرە بۆ خەڵکی هەموو گوندەکان ئەبێ ئەمە یەکلایی بکرێتەوە نابێ بۆ شێوەیە بێ و کەرکووک خۆمان نەزانین کەرکووک وەزعی کەرکووک حساسە وەکو شارەکانی تر نییە ئەبێ حکوومەتی عراقی احتیمام گرنگجێکی تەواو بدا بە کەرکووک و بۆ کێشانەی کە لە کەرکووکایە کێشەی ئەمنی هەیە کێشەی ئیداری هەیە کێشەی زەوی کشتتوکاڵەکان هەیە کێشەی تعریب هەیە ئەم کێشانە کێشەی مەترسیدارە و حکوومەتی هەرێمیش ئەبێ لەگەڵ حکوومەتی عراقیە لە سەرمێسی گفتوگۆ مەلەفی کەرکووک و ناوچە جەناوەکانە بێ هاوتەریب لەگەڵ مەلەفەکانی تراکاری لەسەر بکرێت بە تاکید ئەو لیژنەی کە بەڕێز سەرۆک کۆمار سەرپەرشتی ئەکا ئەو لیژنەیە دەبێ ئێستا کارەکانیان پەلە کردووە لەوەرەوەی لەم ماوەیە کێشە دروست بووە لەم سنوورانەیە ئەبێ بەم زوانە کارەکانیان تەواو کەن ئەو لیژنەیە دوای ئەو لیژنەیە کە کارەکانیان تەواو کرد چارەسەری ئەم کێشانی ئەم سنوورانەش جێبەجێ بێت